پرۆژەکەمان نهێشتنی هاتوچۆی سیارەی ئاسایی لە ناو زانکۆ. ئەمڕۆ زانکۆی کوێ لە چوارچێوەی پلان استراتیژی خۆیدا لە ساڵ ڕۆژی ڕاگەیاندنی دەستپێشخەری زانکۆی سەوز لەلایەن جەنابی کاک تاڵەبانیەوە چەندین چالاکی جۆراوجۆری بەڕێوە برد. چالەکیان زۆربەی هەر هەمویان لە چوارچێوەی پلان استراتیژی زانکۆی کوێدایە. ئەمە ئێستا لێرن پێشانگای ئۆتۆمبیلی کارەبای هایبرد. زانکۆی کوێە لە پلان استراتیژی خۆیدا لە کۆڵگەی زانکۆی سەوز هاوکات دەستپێشخەری زانکۆی سەوز پرۆژەی بە ئەلکترۆنیکردنی پاسەکانی ناو زانکۆ لێ خۆیەگرێت. ئەو بوو لە ڕاگەین دەستپێشخەرێکەکە جەناب کاک قوبات پاسێکی بە دیاری بەڵێن پێدای مەجموعە پاسێکی بە دیاریدایە زانکۆی کوێ. ئێمە لەوێ پرۆژەکەمان نهێشتنی هاتوچۆی سیارەی ئاسایی لە ناو زانکۆ بیکەین بە ئۆتۆسیاری کارەبایی سیاری هایبرد کە ئەمە لە پاسی کارەباوی دەستپێکە. پرۆژەکە ئامادە کراوە ستیشنەکانی خوێندکاران ستیشنەکانی ستیشنی پاسەکان بۆ تێرمیناڵی وەستانی پاسەکان ئەمانە هەمووکو پرۆژە ئامادە کراوە ومێدەواری لە داهاتووە بچێتە باری جێبەجێەوە. دکتۆر ئەم پرۆژێ تاکو چەند ئاسانکاریەکە بۆ خوێندکارانی ناو کەمپسی زانکۆ؟ بێگومان ئاسانکاریش تەواو بە خوێندکارانەکە. ئەو کاتە هاتوچۆی خوێندکارە ناو کەمپسی زانکۆ بە تێچوویەکی کەم ئەبێت و بە ئامرازێکی ژیندە دۆست دەبێت. هەر لەگەڵ پاسە کارەبایەکانە ئێمە پرۆژی سکوتەری کارەباییمانە سکوتەری کارەبایی کە خوێندکاران هاتوچۆی بکە بتوانن لە داخلەکانە بێنە محازەرەکان بچن داخل هاتوچۆی ناو زانکۆی پێ بکەن. پاسکیلی کارەبایی پاسکیل ئاسایی لە خۆیگرێت. ئەمە پرۆژێکی متەکاملە کە هەمووی ئاماژ لەوەیە کە زانکۆی کوێ بەرەو زانکۆیی ژیندە دۆست بەرێ نەک لە زیادکردنی ڕووبەری سەوزایی بەڵکو بە زانکۆیە کە بتوانرێت لەگەڵ پێوەرە جیهانیەکانی ئاو هەوا و ژینگەی یەک بگرێتەوە.